ئامادەکردنی ئێوارەخوانێکە بۆ ژینگە پارێزانی سنووری پارێزگای هەڵەبجە. نووسنگەی بەخشین لە هەڵەبجە سازی کردووە و زیاتر لە 150 ژینگە پارێزی سنوورەکە لە ئێوارەخوانەکەدا بەشدارن. ئەمانە زیاترین ئەرکیان لەسەر شانە و کەمترین ماف و ئیمتیازاتیان هەیە بەداخەوە. حەقە ینی ئاوەڕیان لێ بدرێتەوە لە داهاتوودا ئینشاءڵڵا. ئێمە وەکو خۆمان ڕاستەکەی هەر ئەم ئیفتارە نەبووە، ئەم ئێوارەخوانە نەبووە بۆم برا بەڕێزانە. هەردەم لە بەرنامە پرۆژەکانی بەخشینە ئێمە هاوکاریان بووین، بەدەمیانەوە بووین. ژینگە پارێزان ستایشی بەخشین دەکەن کە هەمیشە ئەوانیان لەبیر نەکردووە و باوکاری مادی و خۆراک بەسەریان دەکەنەوە. سەرۆکی شارەوانیش دەڵێت دەستخۆشی بۆ بەخشین کە ئەو چینە ماندوو دڵسۆزیان بەسەر کردوێتەوە و پێویستە هەمووان ئاوەڕ لە ژینگە پارێزان بدەنەوە چونکە ئەوان هەمیشە ماندوون. لێرەوە ئەمە سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین کەم بۆ ئەم ئێوارەخوان و ئەفتارە بۆ ژینگە پارێزانی هەڵەبجە سنووری هەڵەبجە دەستخۆشیان یەکەم یاخوا نمونەیان زۆر بێ. هەر لە ڕێم کەن بە ڕێزەی جەنابیشتانە داوا لە کەسایەتیەکان و خێرخوازانەکەم کەوا یارمەتی ئەم چینە بن چونکە بەڕاستی ئەمە چینێکن زۆر ماندووە بن زۆری لاکەم بەڵام لە پاڵەوەیە شایستەدارەکانیان زۆر کەمە و ئێسش حالێن کە مەقسە لەگەڵ جەناب تاکەم کێشەی موچەی مانگی سێیان هەیە خۆتزانی بەرەو جەژنانە ئەبێ چارەسەری ئەو کێشەش بکەین و لەم بەرە جەژنان ئەگەر موچەوە نەگەر لەوانەیە دەست لە کار هەڵگرن و بێتە کێشە بۆمان. هەموو ساڵێم ئەمیشانە دووبارە کرێت و ئیشێکی زۆر باشە جێی دەستخۆشیە چکە ژینگە پارێزان لە هەموو ڕێکۆ پێشگوێ خراون لەناو کۆمەڵگای. داوەتی ئەو خەڵکە خەریشیانەکەن داوەتی و خۆمانیشیانەکەن و هەر ئەم جارە نییە تقریبان ئەوە بە ڕەمەزان تقریبان دوسێ جار هیان کردووە داوەتی و خۆمانیان کرد دەست و خۆشیانەکان. بوو کاتێک من ئاگادارم خەڵکانی بەڕێز زۆرن ئەلحەمدولیلا لە وڵاتەکەمانە خەڵسن بەم کارانە نەک لە ڕەمەزانە لە هەموو کاتەکان تیژان من خۆم بە چاوی خۆم بینێ و دەستخۆشیان لێکم هیوادارم نمونەی ئەمسانە چاکانە زۆر. بەڵێ وەڵای ئێمە داواکەین لە خوای گەورە نمونەتان زۆر بێ چاک بێ بۆ زۆر مەنای هەموو کرێکارەکان زۆر سوپاسی بەڕێزتانەکەین تێگەی خوا ئەوەنەی ترتانباتی ئینشاءڵڵا. بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە ڕێگەی دابینکردنی سەبەتەی خۆراک و جلوبەرگ و دروستکردنی خانوو و هاوکاری دارایی بووە تا جێگەی ئومێدی ژاران و چین و توێژە جیاوازەکان. باوکاری خێرخوازان لە داهاتوودا بەخشین بەردەوام دەبێت و ئەو ماڵ و خێزانانەی پێویستیان باوکاری بێت دڵخۆشیان دەکات لە ڕێگەی چالاکی جۆرە و جۆرەوە ماڵ و دڵەکانیان ئاوەدان دەکاتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.